پێچەوانەی تمەن کە هەموو ڕۆژێک بەهاکەی دادەبەزێت، بەڵام بازاڕی ئاڵوگۆڕی دراوەکانی لە سلێمانی گەرم کردووە. زۆر کەس تمەن دەکڕن، بەشێکی زۆریش لەو هاوڵاتیانە زەرمەند بوون. خاوەن نووسینگیەکی ئاڵوگۆڕی دراوەکانیش دەڵێت لە داشکان و لە هەڵکشانیشدا هەر ئەوان زەرمەندن. ئەم عوملەیە ئەم بەرزی نزمیاتیان نە لە ساڵحی ئێرانە نە ساڵح ئەو کەسەیەکە ئیشی پێوەکە، خاصەتەنی ئێمە کە دراوسەی ئەو وڵاتەی تمەنی ئێرانی با بڵێن دوو نەوعی هەیە، نەوعێکی نەقدینەکەیەتە ئێرەوە، نەوعێکیشیان ئەو نەوعەیە کە تیجارەت و ئیشی پێوەکرێت. ئەوەی تیجارەتی پێوەکرێ ئەم حواڵەیە عوملەی خۆمان کە پارەی عێراقی وشکا ئێمە زەریبەکەماننا، ئێمە باجەکەیماننا. دیسان و عوملەی ئێرانیش کە شکاوەتەوە هەر بە هەمان شێوە ئێمە زەریبەکەین. ئەم ئابووریناسیش پێی وایە لە دەستدانی بەهای تمەن هەموو ڕۆژێکە. هۆکارەکانیش زۆرن، کێشەی نێوان کۆماری ئیسلامی ئێران و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەلایەک. هەندێک کاتیش خودی ئێران یاری بە بەهای پارەکەی دەکات بە خستنە ڕووی ئاڵتون بێت یاخود دراوی بیانی. توانین بڵین دۆخی سیاسی ئێرانە هەل لە ڕووی جیۆسیاسیەوە لەگەڵ ئەمریکا بەڕاستی ناجێگیرە، ینی هەر کاتێکە ئیخبارەکان هەواڵەکان لە بەرژەوەندی ئێران بێت ئەنی ئەشە بە جۆرێک لە جۆرەکان بەهای تمەن تا ئەسێک بەرز کاتەوە وەگە لە بەرژەوەندیشی نەبێت دابەزێت. هەندێک کات بۆ ئیتر ئایا بۆ مەسی سیاسیان بۆ مەسی ئابووری هەندێک جار یاری بە بەهای پارەکەیەکە لە ڕێگەی خستنە ڕووی ئاڵتونیان لە ڕێگەی خستنە ڕووی دراوی بیانیەوە لە ڕۆنگەی باقی ناوەندی ئێرانیەوە. ئەتوانی بڵێن ئەمەش هۆکارێکە کە هەندێک جار کە نرخی تمەن هەنی بە بەردەوامی لە ناجێگیری و لە بەرز و نزمیایە بەڕاستی. بەراوردی بکەین لەگەڵ 3 مانگ لەمەوە پێشە ئەتوانین بڵێن بەهای تمەن بە تەقریبەن لە 30 بۆ لە 40 بەهاکەی خۆی لەدەستداوە. هەموو ڕۆژێک بەهاکەی لەدەست دەدات، بە نزیکەی 3 مانگ لە 30 بۆ لە 40 بەهاکەی لەدەستداوە. ئێستا لە نێو بازاڕەکانی سلێمانی هێندە تمەن زۆرە کە هاوڵاتیان لە ماڵیشەوە بەشێکیان لێڵگرتووە. ئابووریناسانیش داوا دەکەن کە هاوڵاتیان ڕوو نەکەنە کڕینی تمەن ئەگەر پێویستیان نەبێت، بۆی هەموو ڕۆژێک بەهای خۆی لەدەست دەدات. ئاوەڕ عەلی گەلی کوردستان، سلێمانی.